ئەزیزان لە تەوەریەکەمدا باس لە گرنگی سەلامەتی پاراستنی خۆراک دەکەین لە ژیان خۆراک کاریگەرێکی زۆری هەیە لەسەر مرۆڤ بۆیە گرنگە کە گرنگی پێ بدرێت و بە تایبەتیش لە ڕووی پاراستن و سەلامەتی خۆراکەوە ئەو خواردنەی کە دەکاتە ئێمە و تاو کاتێک کە ئێمە لێ ئەنێن ئێخۆین بە کۆمەڵێک پرۆسەدا دەڕوا بۆیە کە پێویست دەکا ئێمە وریابین و هۆشیار بین سەبات بۆ خۆراکی کە دەیخۆین و بزانین خۆراک و خۆراکی سەلامەت و پاراستنی خۆراک چییە بۆ ئەوی کە دڵنیابین لە کوالەتی خواردنەکانمان باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز لەشکر حەمید ئەندازیاری خۆراک کاک لەشکر بەخێر بێ سپاس باوادەوە کاک لەشکر بەوسمان چییە لە سەلامەتی پاراستنی خۆراک دەستان خۆش بێ بەیانی سەرجەم بینەران باش دیارە سەلامەتی خۆراک وەکو بەڕێز دامەژە پێکرد ئەو پرۆسسەیە کە لە کێڵگەکەەوە کە خۆراکێک بەرهەم دێنرێت واتە لە کشت و کاڵەوە کە بەرهەم دێنرێت لەژێر چاودێری و سەلامەتی بێت بە شێوازێکی سیف و سەلامەت تا کۆگاتە دەستی بەکارهێنن لەسەر ئەو مێزەی کە خواردنەکەی لە سەلامەداکە ئەمەش چەند ڕێگایەکی بۆ نمونە ئەو خۆراکە تاکو چەند لە پرۆسسی بەرهەمێنانەکەیە ئەو مادەکیمیانەی بۆ بەکارهێناوە کە زیانی بۆ تەندروستی مرۆڤ هەیەیان ئەو پێستیسایدانەی بۆ بەکارهێناوە کە دژەمێرون ڕاستە لە هەموو عالەما ڕێگە پێدراوە بەڵام بە ئاستی ستانداردی خۆی بەکارهێنراوە و کە کاریگەری لەسەر پێکاتەی بەرهەمەکە نیە و کەش باماشەوە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤە چووکە خۆمان دەزانین کە مادەکیمیایەکان ئەگەر بە بڕی زیاد لە پێیز بەکاربێن هۆکاری سەرەکی نەخۆشی شێرپەنجەن بەدەر لەوەش پرۆسەسی ئامادەکردن و هەڵگرتن و خەزنکردن لە کۆگاکانە تا کۆگاتە دەستی بەکارهێنن دوای ئەوە تعبیەکردن دوای ئەوە گواستنەوەی بۆ مارکێت و شوێنە گشتەکان و گەیاندنی بە ماڵەکان ئەمانە هەمووی پرۆسسێکە کە لە یەک خاڵانە خەلەر ڕووبا دیارەوە خۆراکە سەلامەت باش ئامادەکردنیشی ئەچێتە سنووری سەلامەتی خۆراکەوە بە دڵنیاییەوە شێوازی ئامادەکردنەکەشی بۆ نمونە تۆ ئەگەر گۆشتێک بۆ ئەگەر باسی گۆشتی سوورکەین لەو کاتێک کە ئاژەڵەکە سەر بڕە پێویستە پشکنی بۆ بکرێت پێشەوەی سەر ببڕێت لەلایەن پزیشکی ڤێتەرنەریەوە دوای ئەوە ماوەی 24 کاتژمێر هەڵبگیرێت لە بەڕادا بۆەوەی کە فترەی نەزجی پێڵەن گۆشتەکە پێبگام هەمانەوەی سەلامەتی خۆراکە دوای ئەوە کە گوێزرێت و پێیسەوە بەڕات گوێزرێتەوە لە گۆشت فرۆشەکەش هەمان شێوە بە بەڕات بێت کە تۆشەی بیتە ماڵەوە کە ئامادەیەکەی ئەگەر پلەی گەرمیەکەی تەنانەت ئەو پلەی گەرمیەکەی وی بەکارێنی نەگاتە 72 پلەی گەرمی ئەمە واکە گەر بەکتریایەک میکرۆبێک لەناو گۆشتەکەیە هەبێت ڕاستەخۆ لە ڕێگەی و گۆشتەوە گوێزرێتەوە بۆ تەندروستی مرۆڤ بۆیە هەم لە شێوازی هەڵگرتنی ئامادەکردنی کوڵانی دوای ئەوە سارکردنەوەی ئەمانە هەمووی پرۆسسێکە کە ڕاستخۆ پەیوەندی بە سەلامەتی خۆراکی مرۆڤ هەیە ئەو خۆراکەکە ئێمە ڕۆژانای خۆین بۆیە پێویستە خاڵ بە خاڵ ینی چۆنەڵی لە سەرەتا تا کۆتایی لە ژێر چاودێری لایانی پەیوەندیدارە بێت دوای ئەوەش لە ژێر چاودێری خۆمانە بێت لە ماڵ و لە شوێنە گشتەکان بۆی کە بتوانین خۆراکی سەلامەت بخۆین. کاک لەشکر لە هەرێمی کوردستان لەم هەرێمەی هەمانە لەم چەند پارێزگایی هەرێمی کوردستان خراپترین ئەو قۆناغانە یاخود ئەو مەرحەلەیە کامەیە کە ئەمە خواردنەکانمان تێیدا تووشی گرفتە بێ بەڵێ لە هەرێمی کوردستان ئێمە دوو مەرحەلەمانەیە مەرحەلەیەکان ئەوەیە کە ئەو خۆراکانەیە لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بەداخەوە ئەو پشکنانەی کە بۆ یەکرێت لە ئاستی پێشکەوتنەکانی ئێسانی کە لە تاقیکە پێشکەوتەکان پشکین بۆ خۆراکرێت ینی بۆ نمونە ئێمە کۆمەڵە پشکنی کیمیاییمان هەیە من خۆم چەند جارە چمە دەرەوەی وڵات بۆ پشکنیانە کە بەداخۆ لە هەرێمی کوردستان تاقیگەیەکمان نییە کە بتوانین ئەو پشکنی کیمیانە بە تەواتی بکەین یان زۆربەی زۆری خۆراکانی کە دێتە هەرێمی کوردستانەوە پشکنی فیزیایی زیاتر بۆکرێت دوای ئەوە بەشێکیشان پشکنی بەکتۆرۆلۆژی بۆکرێت ئێمە لە خۆراکە سێ جۆ پشکنیمان هەیە پشکنێکمان هەیە فیزیاییە کە بە چاو سێرەکەی تام و ڕەنگ و بۆن و بەرواری بەرهەمێنان و بەسەرچوون و شێواز و شکلی بەرهەمەکەیە کەمە لە هەرێمی کوردستان ئاکرێەوە هیچ قورسێکی تیانە دومیان پشکنی بەکتۆرۆلۆژیە کە بە تایبەتی بەکتریا مەڕازیەکان سەلمێنلا و ئیکۆلای و کۆلیفۆرم ئەمە بۆ بەرومە خۆراکیانەکرێت کێت هەرێمی کوردستان سەرەتا باسیوانی دەرەوەکەم کێت هەرێمی کوردستان ئەمەش لە هەرێمی کوردستان بە مەزبوطیەکرێت دیارە پشکنی بەکتۆرۆلۆژی گرنگە بە خۆراکەکرێت بەڵام بەراورد بە پشکنە کیمیاییەکان بەخەت ئەو گرنگ نییە بۆ تۆ گەرخوا نەخواستە خۆراکە بخۆی تەسەمومەکەی ژەهرایی بوو بێت یان بەکتریا لە نایابێت تەسەمومەکە لە ماوەی 24 کاتژمێرە بە دوای ئەچیت و ئەچی بۆ لای پزیشک و چارەسەری خۆت وەرەگری تووشی چوون ڕشانەوە دەکا ینی بە زووی نەخۆشەکە تا دەرەکەی و چارەسەرەکەی ئەگەر بەکتریا ناو خۆراکە بەڵام پشکنە کیمیاکان کە گرنگی پێنادرێت کە زۆر گرنگە بۆ نمونە ئەو خۆراکە تا چەند بۆ موادی حافزەی تێکراوە مادی پارێزەری تێکراوە کە نیتراتی سۆدیۆمێکە لە مادانەیە کە بە ڕێژێکی زۆر لە زۆربەی بەرهەمەکانە بەکاردێنێت کە کاری نەخۆشی شێرپەنجەیە کە
خۆی هەر بەکارهێنانی باش نیە بەڵام ئەگەر زیاد بێ بەدڵنیایە زوو تووشی شێرپەنجەمانەکە و ئەم پێستیسایدانە کە جەمبێروەکانە بۆ بەرمە کوشکاڵەکان بەکاردێنێ بە هیچ جۆرە پشکنی بۆ ناکرێت لە هەرێمی کوردستان و هێوی متاڵەکانەوە تا کانزا قورسەکان و کانزا قورسانە کاریگەریانە سەر تەندروستی مرۆڤ ڕاستەوخۆ هەیە بۆ کۆمەڵی پشکنی تری پێک هاتی ئەمە نییە لە کوردستان کیمیایی نیە من ئێستا خۆم ئەو زەیتانێکە لە بازارەکانی هەرێمی کوردستان ماوەی 4 مانگە خەریکم پشکنیم بۆ کردو نەمتوان لە هەرێمی کوردستان پشکنی بۆ بکەم زیاتر لە 1200 پشکنیم بۆ کردووە هەموو وێنە داناو لە دەرەوەی وڵات بە شوێن بە دوواداچوونی کێسەکانەوەی وڵا حەزەکە ئەوەشمانەگەر بەسەر چاو مەبەستم چییە لەوە یعنی بەداخۆ لە هەرێمی کوردستان خاڵی لاوازمانەوەی کە بەرداوامن باس یەکەم تاقیگەیەکی پێشکەوتونیە کە بتوانین هەموو ئەو جیازە پێشکەوتوانێت تیاابێ ئەگەر لە هەموو سنوورەکانیشانە بێ بۆنە لە شارێکی وەک سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە شارەکانە لە مەرکەزەکانە هەبێت ئەوەی کە لە سنوور نەتوانرا لە مەرکەزی شابێکی هەر شتێکی باشە و ئەم کیمیایانە کاریگەریەکەی چێ لەسەر تەندروستی مرۆڤ بۆ نەوەکو باسم کرد بەکتۆلۆژیەکان لە ماوەی 4 کاتژمێر کاریگەریەکەی دەرەکەی بەڵام کیمیاکە تۆ خۆراگە خۆی پێستیسایدی زۆرە مادەی نیتراتی زۆرە واتە موادی پارێزەر هەستی پێ ناکە ینی تەسیری تێ ناکە من ئەمڕۆ خواردوم کاریگەری نییە مانگێکی خۆم کاریگەری نییە ساڵێکی خۆم کاریگەری نییە بەڵام لە ماوەی 4 ساڵ بۆ 5 ساڵە ئەنجامەکەی دەرەکەوێت کە بەداخۆ ئەبین هەموو خەڵک تووشی نەخۆشی درێژخانەکان بووە بۆیە مێسا لەگەڵ چەناوڕێکە خەریکی بەدواچوونێکین لەسەر نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان ئێوە گەر بەراوردکەن 15 ساڵ لەمە پێش لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی ژمارەی توشمانی شێرپەنجە کە لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە نزیکی 1000 کەس بۆ بە ئەو کەسانی کە دەرەوە هاتوون بەڵام ئێستانەوە 2000 کەس تۆمار کراوە ئێمە لەگەڵ چەند کەسێکی پسپۆرە ئاسا خەریکی بەدواچوونی بزین ئەم کەسانی کە تووشی شێرپەنجە بن ئەو خۆراکانە چێکی خۆن لە TBA-کان ئەمانەی بکەین بە توێژین گەشتینەوە ئەنجامی ئەگەر بەم لایف ستایلی ژیانەمان بەردەوام بینەوە خۆراکەی کێسا لە هەرێمی کوردستان بەم شێوازە بێت ینی گۆڕانکاری بەسەر کوالیت کۆنتترۆل و سەلامەتی خۆراک و هەم لە لایەنە پەیوەندیدارەکان هەم لە هاوڵاتیانە نەهێنرێت بە دڵنیاییەوە لە ماوەی 8 ساڵی داهاتوە لە ساڵی 2030 ئەگەر بەم شێوازە بەردەوامین هەموو کاتە پێت وایە پشکی شێری ئەم نەخۆشانە بەر خۆراک دەکەوێت و هۆکارەکەی خۆراکە بە دڵنیاییەوە خۆی ساگەر ئێمە ئەو کە نەخۆشی زۆر ئێمە باسی شێرپەنجەکەین تەنانەت نەخۆشیەکانی دڵ نەخۆشی شەکرە ئەمانە هەمووی پەیوەندی بە خۆراکەوە هەیە بەڵام بۆی باسی شێرپەنجەکەین بەداخەوە کەسانی کە شێرپەنجە بنتوان بڵێن لە ساڵ 6 بۆ هەفتیان گیان لە دەزێن بۆیە زیاتر باسیەوەکەین ئەگەر بەراوردکە ئێستا نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستانە بێ بۆچوونی من و زۆربەی کەسانی پسپۆڵ خۆی سێ هۆکاری سەرەکی هەیە شێرپەنجە یەکەمیان خۆراکە دوم بۆ ماوەیە سێم ژینگەیە بەڵام بە پێوە داچوونەکانی لە ساڵ 6 بۆ هەفتای زیاتری هۆکارەکەی خۆراکە کە بەداخەوە خۆراکانی کە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لە ڕووی کیمیاییەوە پشکنی پێویستی بۆ ناکرێت و ئەوەی کە ناوخۆی هەرێمی کوردستان شابەر هەمدێنێت زۆرجار بەداخەوە من بەداچوونم کردو لە ماوەی ڕابردووە تەنانەت بەرهەمە کوشتە و کاڵەکانیش یعنی ئەوانەی کە بەرهەم دێنێت زۆربەی زۆری ئەو مادە کیمیانی بە ڕێژەیەک بۆ بەکارهێنرا بۆ لە خەیارە نیترات پێویستە 6 بێت ڕێژەی نیتراتەکەی پشکنی ومانە 560 بووە 700 بووە 600 بووە لە شووتیا بە هەمان شێوە لە زۆربەی بەرهەمەکان خۆشبەختانە ئێستا ئەوەی ناوخۆ گۆڕانکارێکی باشی بەسەرهاتوە ینی ئەتوان بڵێن بە بەراورد بە پار و بە پێرار بە 2 ساڵ لەمەوە پێش بەڵام ئەوش لە ئاسی طموحی ئەوانەیە کە بتوانین بڵێن 100% هەمووی سەلامەت و تەندروستە کاک لەشکرمادەم باسی پشکنینت کرد لەو ڕۆنی کە باست کرد ئایا هیچ ئەنجامێکی هەبوو کە لێرەوە با وڵاتیانی بڵێ وڵای بەنسبەت زەیت و ڕۆنەکانەوە کە لە هەرێمی کوردستانە من زیاتر لە 4 مانگە هەمووی نمونە وەرگرتووە و پاکێجینم کردو بردووەتە دەرەوەی وڵات لە 2 چەرچاوی جیاواز پشکنیم بۆ کردووە ئەتوانم بڵێم بەداخەوە بەشێکیان ینی شای ئەوەی کە ئینسان بیخوا لە چەند ڕۆژی داهاتوە ئیشەڵا بە داتا هەمووی بڵاوەکەمەوە چونکە تۆزە وردەکاری تایە مەجموعە مادەی تایە مەجموعە کۆمەڵێک هۆرمۆن لە ناو بەشە لە زەیتەکانە بوونی هەیە کە خۆی بە جیازێک پشکنی بۆ کردووە کە جیسیماسە خاص تایبەتە بە پشکنی زەیت کە پرۆفایل فاتی ئەسیدی زەیتەکە بۆ پشکنێ بەڵام بەداخەوە ئامێرەش ینی هەنێ مادەی تیا ئامێرەکەش نازانێت چی ینی کۆمەڵە مادە تێکەڵی هەنێ لە زەیتەکان کراوە ینی پێشکەوتنی جیازم بەکارێنەوە ناتوانێت بخوێنێتکەم جیازە چیە لەگەڵ دوو بەڕێزە کاروکیان پسپۆرن ئێستا خەریکی بەدواتچوونی بۆ مادانە سەرچاوەکانی لە چیەوە وەرگیراوە بۆ ئەوی کە گەنە ئەنجامی کۆتایی کە ڕایگەنی بەڵام ئەتوان بڵم بەداخەوە بەشێکی زۆری زەیدەکان مادەیەکی زۆر ئەنتیۆکسیدانتی تێکراوە و ڕێژێکی زۆر چۆنەڵی ئەم مادانە هۆکارە بۆ ئەوی کە بەرگی لەشی ئینسان نێڵێ و لە ئاستی تمۆحی تەندروستی هاوڵاتیانە نییە. کاک لەشکر باست لەوە کرد بەرهەمی ناوخۆ تۆزە گۆڕانکاری بەسراتوەر بەڕاستی ئەمەندە قورسەیە من نەتوانین کۆنتترۆلی بکەین یان ڕۆحیەتی لایەنە پەیوەندیدارەکان دڵسۆزی لایەنە پەیوەندیدارەکان نییە بۆ ئەوەی بە دواداچوون بۆم بابەتانە بکەن وڵی بەڕای من دوو هۆکارە یەکەمیان ئەوەیە بەداخەوە حکوومەت
لە ڕابردووە بە تایبەتی سال ساڵی 2010 ئاسی کوالیتی کۆنتترۆل لە هەرێمی کوردستان زۆر لێستا باشتر بوو ئەو کاتێککە دەستی پیاوانەسازی و کۆنتترۆلی جۆری دامەزرا کۆمەڵی ئامێری پێشکەوت و کۆمەڵە ستاف ترینیان پێکرا خەڵکی باش لە وارە کەوتە سەریشەکە بەڵام بەداخەوە لە ماوەی ساڵێک بۆ 2 ساڵ سقوتیان پێنا و تەوزیعکرا بەسەر وەزارەتەکانە ئێستا هەم وەزارەتێک چۆنەڵی لە بوارەکەی خۆیان بەحساب کوالیتی کۆنتترۆلێکی بۆ نمونە خۆراک لە سەحەیە موادی پاکەرە و جوانکاری لە وەزارەتی پلاندانان لە کۆنتترۆلی جۆریە موادی بەرومە کشتتوالەکان لە زراعەیە ئیتر بەرنەوتە لە سوتەمەنیە هەرێکەی لە دایرەکانە تەوزیعکراوە خۆی لە هەموو عالم من بە پێوەی کە زۆر ئەچمە دەرەوە بۆ ئەوی شانێکە کاری لەسەرەکەم چۆنەڵی مرکزێک ینی مرکزێکی هەموو دایرەکانی تیا کۆکراوەتەوە وەکو دەستەیەک بۆی کە ئامێرەکانیش ئاسانتر لێیا دەستە بەرەکرێت ئامێر پێشکەوتەکانی تایە و بەدەرلەوە کە ئامێرەکانیان هەیە بەداخۆی مە زۆر جار ئامێرمان هەیە من بەداچوونم کرد بۆنەوە ئامێری جیسی ماسی کە من پشکنین پێکرد بۆ زەید لە ساڵی 2006 هاتوتە زانکۆی سلێمانی بەڵام تاکو ێستا تۆزی لەسەر نیشت و ئیشی پێ نەکراوە یان لە چەند دایرێکی تر ئەو ئامێرانە هەیە بەڵام ئیشی پێ نەکراوە چۆنەڵی پەرتکراوە بڵاو کراوەتەوە بۆیە پرسیارەکەمێ بۆ پەرتکراوە وڵی کەم تەرخەمی پرسەکانمان تاجیرەکانن نامێت تووشی سەرێشەکە هەرچەند تۆ هەر زوو تووشی سەرێشەبی وڵا بەتاکی بەسەراحەت یانێ بەرپرسەکان خۆیان دەیانەوێت تێکیبەنیان لێی نازانن بەتاکی دیمە دوو جۆر بازرگانمانەیە جۆرێکمانەیە کەسانێکی زۆر باشن و ینی خەمیانە کەشتی باش بێنن بەڵام سیستەمەکە وای لێکردن و ئانشتی خراپ بێنن جۆرێکی تریشمانەیەکو بەڕێز ئاماژە پێکرد بەرپرسەکانن ینی من ئەگەر خۆم بەرپرسی شوێنێکم بەدڵنیان حەز ناکەم کوالیتی کۆنتترۆڵێکی باشە بێت بۆی کە ئەو بەراوانەی خۆمەیەنم ڕێگری لێ بکرێت بۆیە یەکەم شت کەم تەرخەمی حکوومەتە و بەرپرسەکانە کە تاقیگەی کۆنتترۆلێکی جۆری ینی ئێستا بوونە تاقیی پێشکەوتووە گە لە شارێک و سلێمانی دانی لاوانە 50 میلیۆن دلاری تێچێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کارێکی ئەوە گەورەیە جا خاڵی دومیشیان باسم نەکرد خاڵی دومیش بەداخەوە کەسانەی کە لە بوارەکە شاکارەکەن کەسانی پسپۆڕنین ینی من لە نزیکەوە ئاگام لێتی ینی زۆربەی زۆر ینی بۆنە حکوومەت خۆی تیمی داناوە سەرپەرشتی کۆمپانیەکان کە پشکنی خۆراکەن بەڵام ئەو کارمەندانی کە لە کۆمپانیەکانن زۆر زۆر خیبرە و تەجروبە زیاترە لەوەی کە بەحساب ئەوەی لە حکوومەت چاودێریەکە یان بۆ نمونە سێرەگەی شادەی سێ متەوەستەی هەیە لە بواری خۆراکایشەکە بۆ نمونە خەڵک هەیە لە بواری ئەمنیە چاودێری بازاڕەکە ینی هەموو شتەکان تێکەڵ کراوە کەسانی پسپۆڕ ناڵن وەکو خۆی کارەکەی بکە ئێستا بۆنە لە هەرێمی کوردستان سەری هەرێمی کوردستان و کەسانی کە لە بواری خۆراکە من هەموو جارێمە باسەکەمەوە کە خۆی دوو فاکتەر یەکەم ئەدەوات و ئامێری پێویستە دومیشان کەسی پسپۆڕە ینی لە هەرێمی کوردستان و کەسانێک کە لە بواری خۆراکان لە ساڵی 2009 هەمووی کۆکە 100 کەس لە بواری خۆراکە کە بە هەزاران دەرچووی هەیە دانەمەزراوە و ڕێگەی پێ نەدراوە کار بکە ئەوانشی کە دامەزراون ڕێگەیان پێ نادرێن لەناو فەرمانگەکان توانای مرۆیی باشمانەیە بەدڵنیاییەوە هەیە بەڵام ڕێگە نادرێنی خەڵکی زۆر پسپۆرمانەیە منێسا هەر لە دەروی سێکتەری تەندروستیش بەڵام ئەگەر چۆنەڵی خەمخۆرەکە بێ کۆی کاتەوە خەڵکی زۆر شارەزا و پسپۆر هەیە لەو بوارەیە بتوانێت کە خزمەتی هەرێمی کوردستان بکەن کاک لەشکر باسمان لەوە کرد کە بەشێکی زۆری پەیوەندی بەلایەنە پەیوەندیدارەکانەوە هەیە و بەشێکیش پەیوەندی بە هاوڵاتیەوە هەیە باسمان لەلایەن پەیوەندیدارەکان کرد کە بەڕاستی کەم تەرخەمەیەکی زۆریان کردووە سەبارەت بووباتە بەڵام بە بزانین ئێمەی هاوڵاتی چۆن کار بکەین لەسەر سەلامەتی خۆراک خۆ دوجار هەر خۆمان ئەو خۆراکە ئەکڕین چی بکەین بۆ ئەوەی کە پارێزراو بێ ڕەنگە هەنێش لە دەستی ئێمەیانە بێ بەڵام دوجار هەنێشتیش بەدەست خۆمان وڵی بەنسبەت هاوڵاتیان تۆزە قورسترە بۆ تۆ چکاتی خۆراکێکە کڕێت ینی دانە بەدانە سامپڵ بە سامپڵ ناتوانانی بزانی کە ئەمە پشکنی بۆ کراوە پێکاتەکەی چیتیایە بەڵام تا ڕادێت توان بڵە لە ساسی بۆ لە ساچلیش هاوڵاتی توانێت خۆی پارێزەر و خواردنانە بە زۆر لە زۆرەکان بۆ نمونە بەرهەمە سەرەکیەکان کە ڕۆژانە بەکارێنین بە تایبەتی ئارد ینی بۆ هاوڵاتیان من لە ماوەی 5 ساڵی ڕابردووە بەردەوام باسی ئەوم کردووە کە ئاردیسپی هاوردەی هەرێمی کوردستانە کرێت مادەی هایدرۆپیرۆکسایدی تایە کە سەرچاوی نەخۆشی شێرپەنجەی لەو کاتەیە تووشی سەرێشان کردن 2007 لە کەناڵێکی ڕاگەاندن بڵاوم کردەوە وتیان تۆ چۆن دەتوانانی قسە لەسەر ئەوە بکەیت بەڵام سێ مانگ لەمەوە پێش حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاسی ئەنجومی وەزیران لژنێکی دروست کردووە بۆی دەرکەوتۆ کە ئەوەی من پێ ساڵ پێش ئێستا باسم کردو ڕاستە و هیچ پشکنیەک بۆ مادەی هایدرۆپیرۆکساید نەکراوە بۆیە مەبەستم ئەوەیە هاوڵاتی یەکەم ئەو تاگە لە ئاردۆ دەست پێکەین ئەو ئاردانە بەکاربێنێت کە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمدێنێت تا بتوانێت ئەو ئاردانە بەکاربێنێت کە بە تەواوەتی لە گەرنمیان لە جۆ دروستکراوە و هەموو پێکاتە ڕشاڵەکانی پێوەیە ئەمە وەکو ئارد ئەگەر بێنێت سەر زەید ئێستا خۆشبەختانە لە هەرێمی کوردستان کارگەی زەیتمانەیە لە سلێمانی لە هەولێر ئەوانەی کە ناوخۆ هەرێمی کوردستان بەرهەمدێنێ هاوڵاتی توانێت بچێت بە بەرچای خۆی بەرهەمدێنێ ڕاستە لەوانەیە نرخی گرانتر بێ بەڵام من مانگی لە زیاتی سێ دەبە زەید بەکاربێنم دوام بەکارێنم بەڵام زەیتێک بخۆم کە سەلامەت و تەندروست بێ
زیاتر احتمال کەنە سەر ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە زەید بەرهەم دێنرێت و بەنسبەت برنجەوە برنج ڕاستیەکەی لە ڕووی پێکهاتەکەیەوە ینی لە ڕووی چەند لە ماوەی ڕابردووە زۆر جار بانگەشەوە کرا بۆنە پلاستیکی تیانتیان زۆر لە بارشەوەکرا لەو ڕۆ هیچ کێشەیەکی نییە چکە پلاستیکی لە برنجەکە گرانترە لە بەرەوەی بازرگانەکان و زەرە لە خۆیان نایەن چەند پلاستیکم بە برنج خاڕەحمی بێمە کردووە بەڵام لە برنجا کێشەی چیمانەیە لە برنجا کێشەی نیشاستەکەمان هەیە بەدڵنیای ئەو برنجانەی کە دەنگ درێژە ڕژێنی شاسەی کەمترە بە بەراورد ئەو برنجانەی کە دەنگباریکە بۆیە بۆ کەسانی کە نەخۆشی شەکرانیان بۆ کەسانیانەیە کێشیان زیانەکەن احتیمات کە سەر برنجە دەنگ درێژەکان زیاتر و زۆربەی زۆری خۆراکان بەڵام هاوڵاتیانی خۆشەویست بە دەرەجێک دوورکەونەوە لە ئەو خۆراکانەی کە موادی پارێزەریان زۆرتیە زیاتر مەعەلەبن یان زیاتر هاوردەکراون بۆ نمونە جار ڕۆزم ئەوش هەر هەڵبژاردننی خۆی هەیە کە تۆ خواردنێکی مەعەلە بکڕی بە تایبەتی ئەگەر لەماوە بەسەر چوون نزیک بەدڵنیاییەوە خواردنە مەعەلەبەکان هەتا بەرواری بەرهەمێنانی نزیکتر بێت ڕێژەی موادی پارێزەرەکە کەمتر کاریگەریە لەسەری ینی تۆم ئەچی گۆشتێکە کڕی ئەگەر ماوە یەک مانگ بەرهەمێنرا بێت بەراورد بە گۆشتێک کە 6 مانگی بەسەرا ڕۆژ بێ بەدڵنیایەوە 6 مانگە کوالیتی خراپترە و ڕێژەی موادی پارێزەرەکەش زیاتر کاریگەری کردوتە سەری وەموو بۆ بەرهەمەکان بۆ بەرهەمەکان ێستا بۆنە بەرهەمی شیرەمەنەکان هاوڵاتی زیاتر گرنگ بە بۆ بەرهەمانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەڵام بەداخۆ زۆر جارە بینی ناوخۆی هەرێمی کوردستانش بەرهەم دێنرێ ئەیش فێڵیتیاکرێت ناتوان بڵام من ئەوەی کە ناوخۆی هەرێمی کوردستان هەمووی 100% تەندروستە کاکەش هەر بەڕاستی و ئەندازیارێکی خۆراک و کەسێک تەجروبەت هەبێ زۆر جارە و گومانە دروستەکرێ یانێ من ناڵێم هەموو شتێک ئێستا وای لە تۆیم لە هەموو شتێک هەر بەڕاستی توانین بڵێن هەنێ برنج هەبێ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان برنج نەبووێ لە شکلی برنجا بێ ئەو دروست کرابێتەوە ئێستاوەش بۆ باسەکەم بەڵێ ئەو حاڵەتە هەیە بەس بۆ جۆرەنە بۆ نمونە ئەم برنجانێک لە بازارەکانی هەرێمی کوردستان یەکەم بە هیچ جۆرە پلاستیکی تیانە بەڵام دوو بۆ ئەو برنجانێک کە هاورداکرێت زۆر جار هەنێ برنج حەجمی هەیە ئێستا ئێمە 11 یانی چی 11 ستانداردێکی جیانیە ینی 0.82 ملیم بۆ 0.85 ملیم ینی درێژی برنجەکەیە ئەوە ستانداردە کوالیتێکی زۆر باشە بەڵام بەداخۆ بوونە لەوە شافێڵەکرێت چونکە پشکنی ناکرێت جیازێکی تایبەتیە کە دەنگەکان جیاگات بوونە 100 دەنگ جیاکەیتەوە لەو 100 دەنگکە ئەگەر 95 ئەو قیاسە بوو ئەوە ئاساییە بەس ئەگەر 94 بوو ئەو نابێت ڕێگە پێدراونیە بەڵام بەسا من بەداهاتچوون کردەوە بۆە لەبەرەوەی برنجە وردەکە نرخی ئەرزانترە بەشێک لە بازرگانەکانە چون کە برنجە 11 کڕن بۆن لە تەنێکە لەوان $100 فەرق بێ بەڵام ئەو 1000 تانێنێ زۆرە بۆن لە ساسی بۆ لە ساعت چلی برنجە وردەکەی تێگەڵ برنجە 11 کاکەوە خۆی چێتە بابی غەش و فێڵکردنەوە تۆ بە 11 کردوتە بەڵام سێریکی دەنگەکانی هەموو یەک حەجم نییە دووەم جۆرێکی ترمانەیە ئەو برنجانەی کە دەنگەکەی وردە من بەداچوونم بۆ کردووە لە گیراوەی نیشاستە وەکو بەڕێز ئاماژە پێکرد گیراوەی نیشاستە ئامادەکرێ برنجەکە کرێتە ناویەوە بە ناو جیازابرێتەوە پرۆسس دەکرێت ڕاستە ناوەڕۆکی برنجەکەی برنجە بەس چواردەوری تەخلیف کراوە بە نیشاستە بۆی شکڵ و حەزمی جوان بێ ئەوەش بە دڵنیابوونی هەیە بەڵام ئەوە ئاسانە ینی وە قورس نییە بەڵێ بە دڵنیایەوە هەیە چۆن بیناسینەوە برنجێکی وەڵی بۆ تۆی هاوڵاتی ئاسانە ئەتوانی بیکەیتە ناو بەتایبەتی بۆ خوشکانەی کە چێش حازرەکەن برنج حازرەکەن بیکەتە ناو دەفرێکەوە ئەگەر ڕێژەی چۆنەڵی هەر ئاوەکە ڕەنگی بەتەواتی زۆر گۆڕا بەتەواتی شاستی تیا بوو ئەو دیارە ینی تۆ ئێستا برنجێکی بەڵێ نیشاستەکە شیە بێت لەگەڵ ئاوەکە لەشکر زۆربەی هەر سپێ نازانم ئێستا گە بەراوردێکی ڕاستە خۆی هەمووی نیشاستی هەیە برنج احتیاجی نیشاستی هەیە بەڵام ئێستا برنجێکی 11 دەنگ درێژەکان بکەرە ناو ئاوە لەگەڵ ئەو برنجانەی کە بەتایبەتی لە برنجە خڕەکانە زیاتر حاڵەتە هەیە بیکەرە ناو ئاوە بەڵام ئەگەر بەشتێ برنجەکە بەو جۆرە بێ خۆ من ناڵم هەمووی بۆ جۆرێ بیکەرە ناو ئاوە بەراوردی کە هەر بە ئاوەکە هەستی پێکەی بەڵام لە تاقیە ئاسانە تۆ ڕێژەی شاستەکەی پشکنی بۆ فاسۆلیاکەمان خۆ مشکلەی نییە شوچکە فاسۆلیا لە کورسان زۆرەخە بۆیە وڵای خۆی برنج فاسۆلیا بێکەوە خۆی زۆر باشم بابەتێکشم لەسەرەوە بڵاو کردەوە چونکە فاسۆلیا ڕێژێکی باش ڕشاڵی تایە بە پێچوانەوە برنج کاربۆیدراتی تایە ئەبزۆرپشنی ئەو کاربۆیدراتەکە لە ڕێی پاشەرەوە فڕیتە دەرەوە کاتە بۆ کەسانی نەخۆشی شەکرانەیە کاریگەری کەمترە بێەوە بە شێوەیەکی گشتی ینی لەخوا بەزیابی حاڵەتەمان باشە کە برنج لەشکلەوە شاترسانی ینی کاتە باشە بیخۆین خۆی داوەتی کورد هەر نازانێت بۆ کەسانە تۆزێ کێشەی کۆڵۆنیان زۆر هەبێ گینا بەدڵنیایە فاسۆلیا ڕێژێکی باش ڕشاڵیتایە و بە قولیات بە هەموو جۆرەکانیەوە فاسۆلیان نیسک نۆک ئەمانە پاقلەمەنی هەمووی زۆر باشە تەنانەت بۆ مناڵیش بۆ ئەوی کە ڕێژێکی باش پرۆتین و پتەویەکات لە ڕووی جستەیەوە زۆر بەسوودەکە مناڵیش بیخوات ینی تەنانەت بۆ مناڵانی من لەم ڕۆژانە بابەتێکم بڵاو کردەوە بۆ مناڵانەی کە بیانێ کێشی باڵیان زیاتر بێت گەشیان زیاتر بێت بقولیاتەکان سوودی زۆر هەیە بۆ ئەو کەسانە لە شتەمانێکەوە
خۆی بەتایبەتی تەمەنی ئینسان تاکو 20 ساڵ لە گەشایە بەڵام مناڵ لە 1 ساڵ بەرەوسەرەوە تۆ توانێ و خواردنانەی بێتێ چونکە لە خوار 1 ساڵەوە بەدڵنیان ناتوانانی بێتێ. زۆر باشە مادەم باسمان لە سەلامەتی خۆراک کردە ئەو کاتێک ئێمە هەڵێبژێرین بامێنە سەر شێوازی لێنانەکان ئێمە خواردنی جۆرا و جۆر لێ ئەنین بەتایبەتی باز لەو بکەین چنێک خواردن بکڵێنین چۆن بیشوینەوە ینی زۆر جاربوونا کە سەوزەیەک شتێکە شوێتەوە خوێتیەکەی کۆمەڵک ڕێکارەگریتە بەر بۆ ئەوی کە ئەم سەوزەیە بە پاکی بخورێت یان بە جۆرە لە جۆرەکان بە پرۆسێکی باشی خواردن دروستکردن ناتێ بۆ ڕێ خواردنەکان. وڵاگەر دانەدانە باسیکەین ئەگەر باسی شۆرنۆی بەگشتی باسی کوڵاوەکان بەسەر باسی سەوزە و میوەکەکەین بەداخۆ پرۆسیسێکی زۆر هەڵە ئەمەڵی لەگەڵاکرێ بەنسبەت سەوزەکان وەکو بەڕێز ئاماژە پێکرد هەموو جۆرە سەوزەکان سەرەتا موادە زیادەکانی لێ لابێەوە هیچ بەڕێستان شارەزاترن دوای ئەوە بەسێت گیراوە توانی بیشوێتەوە باشترینیان ئێستا لە کارگەکانە کە بەکاردێنرێ ئۆزۆنە ئۆزۆن لەبەرەوە هیچ پاشماوەیەکی لەسەر سەوزەکە نامێنێت کە تاقییمێکە و هەرچی بەکتریا و ڤایرۆسەکەی لایە بە بەڵام ئەو لە ماڵەوە ئاسان نیە بەکارهێنانی دووەمیان بەکارهێنانی خوێ گیراوەکی خستی خوێ ماوەی 15 خولەک سەوزەکە نابمێنێتەوە ئەوش بەدڵنیاییەوە بەڵام دوای ئەوە بە جوانی سەوزەکە بشێتەوە چونکە پاشماوەی خوێەکە بۆ بڕە زۆرە ناو سەوزەکە بمێنێ بەدڵنیایە و کاتە کاریگەری لەسەر تەندروستیمانە بێت سێمیان لە ڕێی سرکەوە بەڵام بەداخۆم ڕۆژی هێنی بەداچوون بۆ سرکە کردەوە و خاڵە ناخۆشەشتان پێ بڵێم سێمیان سرکەی ئەگەر سرکێکی سروشتی بە پشکنی بۆکە بەڵام بەداخۆ ئەوانەی کە لە بازاڕان هەمووی ئەسکۆربیکە سیدە چەند کارێکی خۆماڵیمانە بێت سرکە نییە لە موادی کیمیایی دروست کراوە ینی ناوی سرکەیە بەڵام ئەگەر سرکەی سروشتی بە بەدڵنیایە سرکە زۆر تەندروستە هەم بۆ خواردن هەم بۆ شۆرنەوە بۆ تاقیکردن بەڵام یەک هەشتی تریش کە زۆر میوەکانە میوەکان بەداخەوە زۆر سامنەی بینم ینی دایکان یان خوشکان ئاوێکی پیاکۆیاتە دەستی مناڵەکەی سەری خوارد یانی دەستیشی لە ناخشێنێت کەمە بەدڵناییەوە بە تایبەتی ئەو میوانی کاوردی هەرێمی کوردستانەکەن پشکنین بۆ کردە دوو زۆر پارافینمان هەیە جۆرێکان پارافینی خۆراکیە میوەکان لە 85 بۆ 95 ئاوە کونیلەی هەیە ئەم کونیلانەی بەم پارافینە ئەگرن بۆی کە کەم نەکا بۆی ڕوتوبە نەڕوا بۆی کوالیتەکەی ناشرین نەبێ بۆی وەزنی کەم نەکەن سادەیەکەینەوە بە زمانی با بڵێن تەلمیعەکەن لەمەعێکی بریقەداری سێ و ئەمانە بۆی جوان بۆیە ڕەنگیاونە جوان لەمەعێکی لێن هەیەکەم بۆی جوان بێ زیاتر ئەوان لەبەر جوانەکەش لێنیان دووەمیان بۆ ئەوی کە وەزنی کەم دەبێت چونکە وەکو باسم کرد میوەکان لە 85 بۆ 95 ئاواگەر هەفتەیەک داینێ ئەگەر 100 کیلۆ بێ بە 6 کیلۆ بە 7 کیلۆ دوای ئەوە چرچە بێ و ناشیر نەبێت یعنی زوو تێکەچێ بە کوردەکەی خۆمان بەڵام ئەوان تەلمیعەکەن خۆی تەلمیعکردنەکەی ئەگەر بە پارافینێکی خۆراکی بێ ئاساییە پارافینی خۆراکی ئاساییە بەڵام پارافینی خۆراکی نرخەکەی زۆر گرانە من پشکنیم بۆ کردەوەمانەی کە تەلمیعکرێم و بە پارافینی کیمیاییە مشتقاتی نەوتە بۆیە لێرەوە بە دایکان و باوکانی خۆشەویست سەڵێن بە تایبەتی بۆ مناڵەکانیان بۆ نمە سێوی ئاەتێ بە جوانی سێوەکە بێ وەکو سەوزەکە زۆر کەس لای ینی شتێکی بەسیتە میوە شۆرنەوەڵی سەوزە شۆرنەوە ناخۆشە بەڵام بەدڵنیاییەوە هەمان پرۆسیسی شۆرنەوەی سەوزەکەی پێویستە بۆی ئەو پارافینی لابێ چونکەم پارافینەیە کێشە هەیە کە تۆ ئەی خۆی هەرز نابێت لە مەعیدە تانیشێت ڕاستە بێ ڕۆژ کاریگەری توێ ناکە بەڵام بە مروری زەمان کۆ بێت تۆ تەراکومەکە ئەنیشێ ئەمە یەکەم کردداری هەرسکردن تێگایە دۆم بەرگی لەش نایڵێ کە بەرگی لە شینێشتی و کار بە نەخۆشی شێرپەنجە بۆیە بەدڵناییەوە میوەکانەکە بە جوانی شێتەوە بەماشەوە بەنسبەت ئامادەکردنی خواردنەکان خۆراک هەموو خۆراکان پێویستە پلەی گەرمی 163 بێت چونکە ئێمە پلەیەکی گەرمی دیاریکراومان پێڵەن دانجەرسۆن واتە پلەی ترسناک نابێت خۆراک لە پلەی 6 بۆ 63 بێت یعنی تۆ خۆراک ئەو خۆراک وشکەکان ناڵم لە دەرەجە حرارەی ژوورە هەڵەگیرێ خۆراک کە ئامادەیەکەی دەبێت پلەی گەرمەکەی 163 بۆی کە بەکتریا ناویا بۆسێ ینی لە 160 بۆ گۆشت 72 بەڵام لەوەش خراپتر ئەوەیە کە تۆ خۆراکێک ئامادەکەی بڕەکەی زۆرە بەشی ژەمێک زیاترە لە ماڵەوە لە شوێنە گشتەکان ڕێگە پێدراونی خۆراک هەڵگیرێت لە ڕووی یاساییەوە چونکە با خۆراکی لە دەسایە بەڵام تۆ لە ماڵەوە بڕێک زۆر خواردن حاضر کردووە میمترینش لەوەیە کە دوایەوەی کە بەشی ژەمەکەت لێ بەکارێنا چۆن هەڵێگری بۆیە بەداخۆ زۆر جارە بینم خانمان ماوەی چەند کاتژمێرێک لەسەر تەباخە خواردنەکە دایانێن بۆن بە تایبەتی ئەڵێ باسار بێت وکەمە هەڵێکی زۆر باوە بۆیە پێویستە لە ماوەی کەمێکە کەمترین ماوەیە لە ڕێی گیراوەیەکی دەفرێکی ئاوی ساردەوە بۆ نەمانجاڵەکە بکەیتە ناو دەفرە ئاوا ساردەکەەوە بووی بە زووترین کات ساردیکەیتەوە بخێتە سەلاجۆ چونکە وەکو باسم کرد خۆراکی ئامادەکرا و لە پلەی گەرمی ژوورە کە 21 بۆ 25 لە ماوەی یەک کاتژمێراتێک یەک کاتژمێر بۆ دوو کاتژمێرە بەکتریا لەسەری گەشاکە واتە بێتەوە بە زووترین کات ساردیکەیتەوە بخێتە ناو سەلاجەکە و تەغلیفیکەیت زۆر باشە کاک لەشکر کاتمان زۆر نەماوە من بەڕاستی یەک پرسیارە و هەر حەزم کرد ئەوەمان لە دەست نەچێ ینی پاسمان لە قۆناغ خراپترین و قۆناغانە کە لە هەرێمی کوردستان بۆ خواردن
کوالیتی کۆنتترۆل و داغڵبوون یەکێک بوو بەڕاستی بابەتی نەقڵکردنی لەگەڵ هەڵگرتنی وەزئی ئێمە لەو دوو حاڵەتەیە چۆن خواردن چۆن چەندێک ئەکرێت لەو دوو حاڵەتەیە تێک زۆر ڕاستە وڵی بەداخەوەکو باسێکە من زۆر جار بینیوە لە سنوورەکان خۆم لە سنوور بووم بینەوە خواردنەکە بەپێی یاسا لە ڕووی زانستیەوە پێویستەوە بەڕات بێ بەڵام بە بەڕات هاتو سێرگەی بۆی کە گازێکی زیاتر سەرنەکە بەڕاتەکەی شپێنەکەەوە کەمە کارە ساتە ینی ئەو ساری کە هاتۆ بەڕات بووە بەس بۆی کە بڕێکی زیاتر گاز سەرنەکە سارەکە ئازێتینەکە ئیشی پێنەکرد بۆیە بەدڵنیاییەوە خۆراک سەرچاوی سەرەکی تێکچوونی خۆراک یعنی یەکەم هۆکاری خراپبوونی خۆراک پلەی گەرمیە هەموو خۆراکە پلەگەرمی ڕاستەوە کاریگەری تێکە بەڵام بەداخۆتوانم بڵم هەم لە شێوازی نەقڵ شێوازی گواستنەوە هەم لە کۆگاکردنمان لە هەرێمی کوردستان بەداخۆ بەهۆی نەبوونی کاربای پێویستیان بەهۆی نەبوونی کۆگای پێویست کە سارکەرەوەی پێویستی تابێت لە هەرێمی کوردستان کەمترین گرنگی بۆ درێت کە بەدڵناییەوە پلەی گەرمی کاریگەری ڕاستخۆی بە لەسەر خۆراکان ئەتوان بڵم بەشێکی زۆری لە 150 خۆراکانەی کە بەسەر چێل هەرێمی کوردستان بەوەی شێوازی کۆگاکردن و هەڵگرتنیوەتی بڵێ زۆر سپاس بە بەڕێز کاک لەشکر حەمید ئەندازیاری خۆراک لەم تۆرێ لەگەڵ دەستان خۆش